سەرڕای بڕیاری زیادکردنی بەنزیخانە تایبەتەکانی بەنزینی 750 دیناری لە سلێمانی بۆ 13 بەنزیخانە و بەڵێنی دابەشکردنی 24 کاتژمێری بەشێک لە بەنزیخانەکان هەرزوو ڕاگیرانی دابەشکردنیان ڕاگەیان. لەلایەکی دیکەوە هاوڵاتیان ئاماژە بەوە دەکەن کە لە بری شەوانە ڕۆژ پرۆسەکە تەنیا چەند کاتژمێرێک دەخایەنێت و جەخت لەسەر بێمەتمانەییان لە بەردەوامی ئەم هەنگاوە نوێ دەکەنەوە. خواهش ومێدەکەم ئەم حکومەت وڵاتە نییە چونکە زۆریان قەرارا و هیچیان جێبەجێ نەکرد و قەرارەکە ئەیەن بەس لەسەر قاقەزەوە هیچی تر هێنا نەو وەڵڵا هیچ ومێدێکم پێی نییە لەوانەیە هەفتەیە دوان وا بێت و دوای هەروە خۆی لێتەوە قەناعەتم نییە ئەوەی بەردەوام بێ ئەو کەوەی ئەوان ێڵێنی ناگەوەی ئەوان وتیان ئەگە وا بۆ ساکێنێمە بە کەس سەرەی نەگەشتایە و بە ئیسلاحات خەڵک بەنزینی تێکردووە ڕۆشتی و بەس وانە بەداخەوە زۆر بەداخەوە لەو قەناعەتیانی باوەڕ ناکەم ومێدم نییە کە چارەسەر باوەڕ ناکەم چارەسەر بکرێت. بۆچی ئومێدن؟ ومێدم لێ چارەسەر ناکرێت وا دیارە هیچ ومێدێک لەم وڵاتی ئێمانێکە کرد هیچ شتێک نیە لەم وڵاتە بەس شیوەیە بزانانی بڵێ ومێدمان هەیە و زیادیەکەین و زیادی ناکەن و ئەمە حاڵنی ئەم خەڵکێتیایە بەس قاقی خۆمانە قابلمانە خراپتریشمان لێ بکەن بەنزین گرانتریش ببێت. لە بەرامبەر ڕخنەی هەوڵاتیان لە نەمانی بەنزین و نەبوونی بەردەوامی سەرچاوە پەیوەندیدارەکانی سوتەمەنی هیچ ڕوونکردنەوەک لەسەر ئەم کێشەیە نادەن. بێبەڵێنیەکان و ڕابردووی ئەم دەسەڵاتەش بەلای خەڵکەوە ڕوونە کە هیچ کات خاوەن بەڵێن نەبووە. بڕیار بوو ئەو بەنزینەی کەیە 24 کاتژمێری بێ 750یەکە. بەڵێ واو. ئێستا هەیە هاتی تێکەی بەنزین؟ وەڵا نییە. وتیان نەماوە؟ ئەڵێ نەماوە لە تا سەعایەکەیە. بەڵێ. تۆ پێت وایە ینی ئومێدت هەیە کە ئەم وعدەی دایانە بیبەنە سەر؟ وڵای تا ئێستا هیچیان نەبردوسە. بەحسام شەو دیعاوایانەکە کابێ 24 ساعاتی کۆ. و ئێستاکانە نییە وهاتوین نییە. تا کاتژمێر چەند بەنزینت تێکردو ڕۆژەکانی تێ ئەمڕۆ تا؟ وڵای بڵێ تا یەک هەیە تر لە دوای یەکەوە نامێنێ. بۆچی متمانە نییە بۆ بەڵێنانەی کە داویانە پێشتر وتیان بەنزینەکەینە 850 دیناری کردیان بە 850 گران بوو کەوایان و گران بوو. کۆتایی هێنان بە دابەشکردنی بەنزینی نۆرمال لە نیوەڕۆدا ئاماژەیەکی ڕوونە کێشەی خەڵک کەمی بەنزیخانەکان نەبوو خەڵک دەوێت بە شەو و بە ڕۆژ تا قەیرانەکە ئاسایی دەبێتەوە بە بەردەوامی بەنزینەکە دابەش بکرێت و لە خزمەتی خەڵک دابێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.